ڕێڕای بارانی بەلێزمەی مانگی ڕابردوو و زیادبوونی ڕێژەی ئاو، بەڵام بەهۆی ئەو زیانانەی بەهۆی زەمین لەرزەکەی ساڵی ڕابردووەوە بەربەنداوی دەربەندی خان کەوتووە. بەرپرسانی بەنداوەکە ئامادەن وەک ساڵانی ڕابردوو بەنداوەکە پڕ بکەن و ناچارن میوەی ئاوی پێویست گل بدەنەوە. بە وتەی بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان لە ئێستادا بەنداوەکە ملیارێک و 45 ملیۆن مەتر سێجا ئاوی گلداوەتەوە و بەراورد بە پێشبوومە لەرزەکەی ساڵی ڕابردوو 400 ملیۆن مەتر سێجا کەمترە لە ئاستی دیاریکراوی خۆی. ئەمە لە کاتێکدایە بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو زیاتر لە 100 ملیۆن مەتر سێجا ئاو هاتوۆتە ناو بەنداوی دەربەندی خان و نزیکەی 3 مەتر ئاستی ئاوی بەنداوەکە بەرز بۆتەوە. لەو ڕێژێش بە ناچاری 800 ملیۆن مەتر سێجا ئاویان بەرداوەتەوە. ئێمە لە پلانی خەزمکردنی ئاو و بەردانەوەی ئاو و ساڵی پار بە پێ و ڕاستباردانەیەکی شارەزایانی بیانی و شارەزایانی بانکی دەوڵی بۆیان داناوی کار بە بەنداوەکە ئەکەین. ئاستی ئاو بە جۆرێک بەرز ناکەینەوە کە سەلامەتی بەنداوەکە بکوێتە مەترسیەوە، بۆیە ئێمە هێشتا بۆشایی خەزنی زۆرمان هەیە و لێرەوە تایەکی 6 ئێمە لە بەردەممانایە بۆ کۆکردنەوەی ئاو، بۆیە ئێمە حتاتی خۆمان کردووە بۆ ئەوەی بە هەر جۆرێکە بێ ئەو شەپۆ لە باران بارین و لافاوانەی کە دێن سەلامەتی بیپەڕێنینەوە بۆ خواروی بەنداوەکە و کێشە بۆ بەنداوەکە دروست. بەهۆی مەترسی سەر بەنداوەکە کۆمپانیای بیانی نێودەوڵەتیەکان هۆشداری ئەوەیان داوە تا پشتگیری بۆ بەنداوەکە نەکرێت، گەرانتی بۆ ڕاگیرکردنی ئاوی لە بەنداوی دەربەندی خان ناکرێت. کاتێک کە بوومە لەرزەکە ڕوویدا ئێمە ئاستی ئەومان 471.92 مەتر بوو، بەوەش ملیارێک و 469,300 مەتر سێجا ئەومان هەبوو لەو کاتا کە لە مانجێکیش ئێستا بوو، یانی ئەم هەستا. بەڵام بەهۆی ڕوودانی بوومە لەرزەکە و ڕێنمایی کۆمپانیا ئیستیشاریەکان بە تایبەتی کۆمپانیای بانقی نێودەوڵەتی کە مەودای دابەزین و بەرزبوونەوەی ئاوەکان بۆ دیاریکردن تەنها بە 10 مەتر لە ئاستی 460 بۆ 470، چونکە ئەگەر لە 460 دابەزین کاریگەری دەبێت بۆ ڕوودانی داخلیسکانی ئەو بەراوبەری بەنداوەکە و ئەگەر لە 470 بەرز بینەوە ئێمە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەکە ماستە بووە سەروی ئێمە هیچ هەڵسەنگاندنێکمان بۆ بەنداوەکە بۆ نەکراوە بۆی ئێمە بتوانین ئاو خەزنکەین. بەوەش نزیکەی 400 ملیۆن مەتر سێجا ئاو خەزن کەمترە لەم ئاستەدا. دروستکردنی بەنداوی دەربەندی خان دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی ڕابردوو بەهۆی بوونی چیای زمناکۆ و هەڵکەوتەی شوێنی جوگرافی. دەربەندی خان دیاری کراوە بۆ دروستکردنی ئەم بەنداوە و شارەزایانیشی وادارن لە کاتی خۆیدا کەم و کورتیەکانی بەنداوەکە چارەسەر بکرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.